تەوەرێکی گرنگی پرۆگرامەکەمان لە سەرتاوە ئاماژەمان پێ کرد کە پێویستەکە قسەی زیاتری لەسەرکەین بە میوانداری کەسانی شارەزا و پسپۆر ئەویش هوەری تایکواندۆ یاخود ئەم وەرزشیان بە هەر شێوازێکی کە باسی بکەین ئێستا لەناو کوردستاندا زۆر بەربڵاوە بۆیە تیمێکی تایکواندۆی کوردستان ناسناوی دووەم لەسەر ئاستی گیان بەدەستەهێنن شانیەوەن کە هەمومان شانازیان پێوە بکەین و ئەمڕۆژ بەشێکیان میوانی ئێمن لە ستۆدیۆ بەخێر هاتن. خێر بێن مامۆستا دڵشاد و مامۆستا هێمن پێشەچی ینی شایەنە کاتێک کە نەتەوەی تۆ پاڵەوانێکی تێدایە پاڵەوانەکە بناسێنی مامۆستا هێمن یەکێکە لەسەر ئاستی جیهان ناوێکی زۆر زۆر دیارە و ڕاهێنەری تایکواندۆی جیهانیە و ناوبژیوانی یاریەکەیە لە ئەمریکا و لە کۆریا و لە هەموو شوێنانە ناوبژیوانەتی کە ئێستاش لە دوایین پاڵەوانەتی پلەی دووەمی لەسەر ئاستی هەموو جیهان بەدەستێناوە و نازناویشی پاشای شکانی کاشیەکانە. زۆر بەخێرهاتن شانازیە مامۆستا هێمن بەخێر بن بەخێر بێ مامۆستا هێمن لەوە دەست پێ بکەین ئەم پاڵەوانەتی ئەم جارە بەشداریتان کرد چەند وڵات تێدا بەشداریان کردبوو چۆن بوو بەگشتی باسێکمان بۆ بکە. بەڵێ لەسەرەتا دەستخۆشتان لێ دەکەم بەرنامەکەتان زۆر جوانە سوپاس دەستخۆشی لە هەموو کارمەندانیشتان دەکەم ئێمە وەکو هەڵبژاردەی عێراق بەشداری ئەو پاڵەوانتیەمان کرد پێکات بووین لە 13 یاریزان و لەگەر وێنەگرێکیشمان لەگەڵ بوو یەکێک لەوان مامۆستا دڵشاد بوو لە دەبەری بادینە لە شاری دهۆک ئەو پاڵەوانتیە 57 وڵات بەشداری کردبوو ئەو ساڵە تقریبا 2 ساڵ ڕاوەستە لە بە کۆڕۆنای ئەو ساڵ یەکەم ساری بوو کە دەستی پێکردەوە طبعاً زۆر زۆر بەخۆت بوو پاڵەوانتیەکە لە بۆ یاریزانەکان 2 ساڵ 3 ساڵ تەواو خۆیان ئامادە کرد بوو لە بەشداریکردنەکەشمان ڕاستی هەندێک شتی ناخۆش ڕوویدا ناخۆشیەکەش ئەوە بوو کە یەکەم وەفدەکەمان تایارە یەک شەو ئەمەی بەجێهێشت لە تورکیا دواتر کە گەیشتنێ چەند یاریزانێکمان چەند فەقەرەکیان لێڕۆی لە 2 فەقەرە بەشداریان کرد بە چەند فەقەرەکیان لێڕۆی ئیدی بەشداریمان کرد و یاریزانەکان بەپێی توانای خۆیان هەوڵی خۆیاندا بەڵام نەیانتوانی سەر بکەون ئەمن مامەوە منیش لە بڕگەیەک چوومە نیهایی لە بەگەیتیان لە نیهایی بە پاشکەتم. هۆکارەکەی چی بوو بە پاشکەتی؟ وەڵڵاهی هەمووی سترێس بوو هەمووی نەنووسن بوو لە بۆی ئەمە تقریبا حسابمان کرد 40 ساعتی نەنووس بووی. هەر کە باسی و دواکەوتنت کرد زانیم کە ئەمە هۆکاری سەرەکیە بۆی کە ناختان نییە بەو سترێسی و دواکەوتن و چونکەوە پێویستان بۆیە لە دەروونێکی ئامادە و ئیسراحەتەوە بڕۆن بزەبت ئەمە تاکید بووم نەتیجەمان زۆر دەبوو لەو وەفدەی چکە زۆر خۆمە ئامادە کرد بوو بەهۆی ئەوەی ئەمش بخۆم نابژوانی نێودەوڵەتیمە لەو بتوڵات عالەمیانە مباشرەتەن لە پاش ئەو بتوڵەی تحکیمەمە هەبووی لە سان فرانسیسکۆ لە ئەمریکا لە بۆی باشترینی نابژیوانی دەرەجەی جیهانی دەرچووم لەو بتوڵانە ینی خێبڕەتی زۆر باشم هەبوو تاوا ئامادەم کردم لە ڕووی هەڵەکان و لە ڕووی بڕگەکان بەڵام ئەوە بوو کە نەنووسین لە 24 ساعت تقریبان لە ئیستانبول ماینەوە جێنووسنیشمان نەبوو هیچمان نەبوو دوای مباشر کە گەیشتینە کۆریای 12 ساعت ناو تیارێ بووین یەکسەر گەیشتنە پێش قاعەی لە پێش قاعەی هەر ڕافەکە ڕاوەستا و یەکسەر ناوی منی خیندەوە ترڵی لە چارەی کورد نووسراوە کە هەموو شتەکان بە زەحمەت بەدەست بێنێ بەڵام سەرڕای هەموو ئەوانە ژیانی ئەنجامی پلەی دووەم لەسەر ئاستی جیهان ئەنجامێکی زۆر باشە ئیترەوە گەورەی یەکێت مامۆستا دڵشاد تۆ چۆن بەشداریت کرد لە کامە بڕگە بەشداریت کردبوو لە یا من یوبچەکی بوو من بەشداری تێدا کرد بوو هەر سەرپەرشتمش مامۆستا هێمن بوو مامۆستا هێمنێک و گەلێک کاریامەگیری دەبەرا هەمی بۆ دینانجی چکو مامۆستا هێمن نەبەس دەبەرا سۆڕانی خزمەتێت کرد هەمی کوردستانی خزمەت ئاماد کرد ئەم گەلێک سپاسیاویت کرد ئەوە چەندین جارە بەشداریەت کەم پێشتر هەس هەر قۆڕەمانی ئاسیا بووم هەر گەل مامۆستا هێمنی ئەف ساڵە ژیات چوون بەشداری تێدا کرد. باشە مامۆستا هێمن پێمان خۆشە لەگەڵەوەی کە ئێوە لەم ئاستە بەرزەدا بینین ئێستا ئەم بڵین هوەریان وەرزش ئەو پێمان خۆشە هەم مێژوەکەی هەم ئاستەکەی ئێستەیمان بۆ باسکەی بۆی هەندێک لە بینەران زیاتر ئاشناییان هەبێ بە تایکواندۆ و کۆنفۆ هەموم هوەرە جەنگیانە بۆچی بەکارەهێنرێت ئامان چیە لێی؟ بەڵێ هوەری تایکواندۆ تەبعاً هەروەکو هوەرەکانی تر بەڵام تایکواندۆ بە خێرایی بە پێشکەش زۆر بە خێرایی تایکواندۆ یاریەکی کۆریا تقریبا 2000 سال پێش زاینی هەبووە بەڵام
کە پێشکەوتنەکەی بە خێرایی دەستی پێکرد لە ساڵی 1970 بارگای کوکیوان لە سیۆل دامەزراوە و برێناوەندی تایکواندۆی جیهان دواتر لە 1970 پاڵاوانتی یەکەم پاڵاوانتی جیهان لە سیۆل دەستی پێکرد لە 2000 یەکەم ئۆلۆمپیاد داخل بوو ئۆلۆمپیاد سیدنی بوو ئۆلۆمپیاد سیدنی بوو ئیدی دەستی پێکرد هەموو 2 سازارێک پاڵاوانتی جیهانی هەموو 4 سازارە چش لە ئۆلۆمپیاد و پێشکەوتنەکەش ئەوە بوو پێشترێ خاڵ بە دەستی دەنووسراویانش بە ڕیموتی ئێستا هەمووی بوویتە بلوتوس بەخۆی دەنووسری یعنی ڕۆبۆتە سەر بەخۆی پۆینتەکان دەنووسی خوارێ دەنووسی و ستایلی ناوژیوانی سوکتر کردی زۆر ڤیددیۆ ڕیپلەکان ئەو ساڵ پار بوو وابزانم لە کاسی عالم ڤیددیۆ ڕیپلی لە تۆپانێ دانراوە بزانم باری پێدرێن ئێوەش بارتان هەیە ئێمە 10 سال پێشەوان هەمان بوو شتێکی دیکە مامۆستا هێمن پێمان خۆشە باس لە شکانی کاشیەکان بکەیت چۆن ئەو ناسناوت لێنرا ئەو هەموو کاشی ینی معقول نییە 20 کاشی لەسەر یەکدا بنێ بەیەک لێدان هەتا خوارێ لە سەرەتا بەر لەوەی باسی شکاندنەکەی بکەین باسی بڕگەکەی بکەین ئازە لە بۆی خەڵک تێبگاتن ئێمە لە تایکواندۆی 3 پاڵاوانتی جیهانیمان هەیە یەکێکیان پێی دەرێن کیۆرۆگی کەواتە 2 کەس کە پێکۆ مبارزەی دەکەن ئیدووەمیشان کیوکپا کە پێی دەرێن شکاندن هەموو نەوە شکاندنەکان ئێویت کەش پێی دەرێن پۆمسەی کە قیتال خەیال ئەوەی کە بۆ شێوەیە کە چەند بڕگەیەکی جوان پیشان دەداتن کیوکپا ئەوەیە کە شکاندن چەند زۆرە شکاندنەکە لەو پاڵاوانتی مەسەن شکاندن بە فرین شکاندن بە قووەت شکاندنی سەریع شکاندنی بە ڕەخسیش پێی دەرێن ئاڵراوندز ینی هەموو جەولەکان شکاندن ئەوەی مە پێی دەرێن پاوەر شکاندن شکاندنی بەهێز تەبعاً بڕگەکی زۆر مهمە بە پێی و بەدەست ئەمن بەشداری لە جموک دەکەم پێی دەرێن فیست برێکینگ بە ئینگلیزی تەبعاً من شتەکەی لە چیەکە هەموو زۆر وڵاتی ئێران زۆر معجیبە چەند وڵاتیت کە ئەمن وەزنم کەمە 77 کیلۆمە تقریبان ئەوانەی کەرە من هەمووی 50 کیلۆ لەم زیاترن وەزنیان 130 کیلۆ 150 کیلۆ لە بۆی بەفیئێ بە وەزنیە شکاندنی من لەگەوان زیاترە ینی ئەوانەی وەزنی من هەموو 7 وانە دەشتێنی من 12 دەشتێنم بەڵام ئەو سار ئێرانیەکەی لەگەرم بوو وەزنی گەلێک زۆر بوو فیئەشم گۆڕابوومە 59 سال پێشتری تحتە 40 سال گەمەم دەکرد ینی ئێستا شتێکت پێ بڵێم تەمانەت بۆتە 40 سال بەریان ماشەڵڵا ئەمە درێژبی ئەمە یەکێکی دیکەیە لە باشەکانی ئەو هونەرەی کە ئێوە پەیڕەویەکەنە ها بە گەنجی جوانی هێڵێتەوە بگمان کاک دڵشاد باسمان لێ بکات چەندەمین جارە دەڕۆی لە پاڵەوانتەکانی دەرەوە بەشداری دەکەیت والله ئەvە جارە وەبزانم جارە چوارە مامۆساکە خەلان بەلێ 4 جارە بەشدار بوویمە من حتا کە من ئەشیام بوویمە قارەمانێ ئاسیا بەێ ئەنجامەکانی تۆ ژیانی باش خۆشگەرە چەند دەبێت خەریکی یاری تایکواندۆی کاک دڵشاد والله بەش نۆتۆ هەشتی وەرە من دەست تایکواندۆی کردی حتا نکەست تایکواندۆی کرد 98 بۆ ئێستا 25 ساڵ هەر لە مناڵیەوە دەستان کردووە باشە ئەم هونەرەی کە ئێوە پەیڕەویەکەن سوودەکەی چییە؟ والله سوودەکە گەلێک سوودە تێدا هەی هەڵبەت ئەزانین بەس لەوانەیە لە جێ پرسیاری زۆر کەس بێ بۆچیە بێ ئەمە بکرێ لە ڕووی جەستەیەوە دەرونیەوە یعنی سوودەکانیمان پێ بڵێن بەێ تایکواندۆ هونەرێکی جەنگیە یعنی خۆ پاراستنەک و مرۆڤ لە خۆ پارێزی چونکە تایکواندۆ نەیاریەکە وەکیت بێژم هجومی کەسێکی بکات یان بوو یا شەڕانکێز بیت یا وەکیت بێژن دیفاعی دیشخۆکەی و هەروەسا بۆ تەندروستیە مرۆڤی و ئەگەر کەسێک بێت بێتە ناو تایکواندۆیدا ناو تایکواندۆیدا و زۆر ئارامتر لێت تێت یعنی بۆ تەندروستیە مرۆڤی زۆر گەلێک باشە مامۆستا هێمن بگەڕێنەوە سەر ئەو پاڵەوانتیانەی کە بەشداری کردە چەندەم جارە لە پاڵەوانتە جیهانیەکان بەشداری دەکەی بەڵێ ئەمن یەکەم جارکە پێم وایە ئەندامی تایکواندۆی جیهانیشی وایە بەڵێ وەڵا حەزم لێ بوو باسی بکەم ئەمن لە بۆی زۆرترین ئەکتیڤیتی ینی زۆرترین چالاکیم هەیە لە نێو دەوڵەتەکان ئەمن 2015 یەکەم کەس بووم پلەی ماستەرم وەگرت لە سیۆل لە ئەکادیمیای تایکواندۆ جیهانی 2016 بەشداری بتوڵی عالم کرد هیچم بەدەست نەهێنا بەس فکرەکم وەگرت بە قەلەم وەرەقی هەموو شتەکانم نووسیەوە لۆ 2017 یەکەم بووم لە عالم 2018 مامۆستا دڵشادم برد هەر وەکو فکرێک بەشداری بکاتن 2019 یەکەم بوومەوە لە عالم دوایە 2019 چوینە جاکارتایی بتوڵی ئاسیای بوو لێوژ یەکەم بووم لە ئاسیا مامۆستا دڵشاد سێم بوو 2020 بەشداری بتوڵی ئەمریکام کرد یەکەم بووم
2022 ئەو جارەی دووەم بوو ئەنی ئێستا من تقریبان 5 مەدالیەم هەیە 4-0 و 1 زیو لە مستەوای عالەمی مامۆستا دڵشادیش بەشداریەکانی چی مهم بوو هەر جارێک دێتە سروبەی زیاتر وەردەگریتن پلەی سێمیش بەدەستێناوە ئەوەی ئاسیای زۆر بەقووەت بوو زۆر بەقووەت بوو ئەم تەوەقام نەدەکرێت نەجێ بینی چکە وەزنەکانی گەروی هەمووی دەبلیوی بوون هەمووی دەبلی بوون ینی برێنکە مامۆستا دڵشاد 68 کیلۆ بوو هەمووی 100 سەرێ بوون بەس یعنی نازام ئەنتیکە بوو هینای ئیرادەکی زۆر باش نهێنیتیایە ئەم یاریە واللهی ئینهێنیەکەی چییە یعنی شتێکی ڕوحیە ئەوە ویستمەوە بڵیت تایکواندۆ شتێکی ڕوحیە ئەوەی تازە باسیشت کرد تایکواندۆ سوودی چیە تایکواندۆ سوودی جەستەیی و عەقلی ڕوحی زۆر مهمە لەو سێ شتەی سوودی جەستەی ئەوەیە کات و مەعادە ڕەشیق و ڕێک دەمینەی ڕوحیش ئەوەیە هەموو کات ئینسانەکی بە ئیرادە و ئەوە دەبیتن ینی وەکو بری ستایلش تایبەتت دەبی تەندروستیش ئەمە هەموو ڕۆژێ کاردیۆی دەکەین لەوانەیە ڕاضەکانی دی هەفتەی چەند ڕۆژە کاردیان هەبی ئێمە هەموو ڕۆژەی سەعاتونی وەک دوو کاردیۆی دەکەین ینی سوستان ما زیاترێ لە بنیادنانی ماسوولکەی وەکو گەورەکردن زیاتر چەوریەکەی دەسوستێنین ئەوەیان زۆر مهمە لە هەمان کاتدا سوودەچکەش یەکە هەموو کات باوەڕ بەخۆت هەیە لۆ بەرگەریکردن ئەوەشیان زۆر مهمە ئەوەش هەر لە خودی مامۆستا دڵشادی و یاریزانەکاندیش هەر ئەوەیە دروست بووە کە بتوانی مەدالیای بینی باشە مامۆستا پێمان خۆشە زۆر گفتوگۆی زیاتر لەسەرکەین هەڵبەت من یەک دنیا پرسای ترم ماوە بەڵام دەرفەتی پرۆگرامەکە نەهێشت هەر ئەوەندە پێمان خۆشە بڵێن لەم یاریە چی گرنگە ئەوە هیچ پێم وانیە تەمەەن هیچ کات ڕێگر بێت لە بەردەوام بوونتان لە یاریەکە بەڵام ئەوەی گرنگە چییە لە ناو یاریەکەیانی خاڵی سەرەکی فۆکەسی سەرەکی چییە لە ناو ئەم هوەرەیە بەگشتی واللهی مهمترین شت لە هوەرێکە من منداڵ یان گەورە هەر دێتەکنە من ڕەوشتە زۆر جوانە ڕەوشت زۆر مهمە چکە یاریزانەکە هەر چەند بەقووەت بی ئەگەر ڕەوشتی جوان نەبی خەریک بە چاوشکە تەماشای دەکاتن لە ناو یاریمە احترام زۆر مهمە يعني وكدسي ناس ساحي تحيلو ما مصطيب كي لو حكمي بكي لو جوري بكي حتى لو جمهوري بكي كتواوبي او اللي داي يعني لي داي لنا يا كي دي بتصير لا جردن يقدر يازا كان بين الدلي او يا نريك يقولوا برلا جواني ومهرباني شلقال يا زور سباس ما مستحيل ما مستحيل حال داهاتو انجامي گەورەتر باشتر وقتابي باشتر لبردستي ايوا پەروەردەبی و یاریزانانی کوردستان بە تایبەت لە یاری تایکواندۆ بەردەوام ئەنجامی باش بەدەست بێن بەڕێز زۆر سپاس دەستین گۆش خۆش سپاس بەهێوەش هەمیشە جیشان نازیم بەخێر هاتن